لە ئەتارێکا بڵێ لەو قۆناغی کە درێمە تاریش دەکەین ئێستا کاندی کراشێ داونلۆدم کردی وڵاتوە هەندێک بۆیان داونلۆد تازە لە کاندی کراشە لە قۆناغی 350 بە چەند ڕۆژە یعنی باز دەکەن درێنەوە بە ئاسانی ناڕوە من نازانم من ئەو یاریانەی چی نازانم بە زۆرە 350 پێکرد من سوشیال میدیا و ئەو باشە تەرزەخان تۆ ئەوە یەک دوو من لەگەڵ یاریە بەڕاستی بینم نییە یاری ناکەم بەڵام مسلسلی کۆمیدی وشتی وەڵاڵێ و برادرانە لێ بەمانگە پێی ناگەی 350 ئەش فرۆشرێتەوە ئێستا لە 350 چەند خەزنیشم ئەوانەی کە قوتن لە کاتی پێویستە دێنە هاوکارت دەیوەڵاشتی چاکە کردووە لەگەر ئەوەشدا ئەمە ڕاستە دەوامی فەرمیمان نییە بەڵام بەشێک لە مەشغەڵەت و کاریشمان هەرمایە ڕۆژانە کاتێکی زۆر کە دەیبە بەڕاستی تەلەفۆنە یعنی هەندێکیش پێی ئیسعازە بێنم لێرەوە ئەعلانی دەکەم یعنی من ڕۆژ نییە 3-4 تەلەفۆنم لە بۆنێ ئەو کوڕەپلکەکەم لە سەیترەی فلان جێ گیرایە ئەو ئامۆزایەکەم لە بازگەی لەگەڵ ڕەچی خۆیان دەرچووە و کوڕە خەزوورەکەم یعنی بەڕاستی ئەوانە ئێمە دەبی هاوکار بین یعنی دەرگا داخستن بە ڕووماندا پێمان دەگوترێت بڕۆنەوە مارەکانتان دابنیشن جوانترین قسەی